دیمەنی جێهێشتنی قوتابخانەی دوانەوەندی نزاریەیە لەلایەن خوێندکاران. ئەمە دەرگای سەرەکی قوتابخانەی نزاریە بە ڕووی 300 خوێندکار قوفڵ دراوە. من ناوم جێگرە و پۆلی دەی زانستی ئامادەیمە لە گوندی نزاریمە و لەبەر نەبوونی مامۆستایان و پێداویستی مەکتەبی تایبەت لەبەر هەندێک مەکتەبمان زوو جێهێشت. ساڵێک و نیوە بێ موچە دەوام دەکەن مامۆستا نەبوو وانەمان پێ بڵێ. چەند لەوانەکان دواکەوتینە؟ وەڵا زۆر دواکەوتینە. ئێستا ساعت 2 3 یەکسەر ئەمەیان ناردینەوە هیچ دەرسەچی نەخوین بەهۆی نەبوونی مامۆستا. بە وتەی مامۆستایانی ئەم قوتابخانەیە بێت زیاتر لە ساڵێکە شایستە دارایەکانیان وەرنەگرتووە. ئەوانیش بڕیاریان داوە چیتر نەسنە هۆڵەکانی خوێندن و وانە بە خوێندکاران بڵێنەوە. لەبەر نەبوونی مامۆستا دەرسی زندگیمان نەخوێندوو. ئەوڕۆکە زۆربەی دایک و باوکان داوایان کردوتەن ئەمە بەخۆ پارەی مامۆستایەکان سەرفەکەین حەقی ڕایان دۆ سەرفەکەین ئەوەی تەکالیف بکە لە سەرمە جێبەجێکەن بەڵام ئەوە کێشەی مەگرفتی مە بەوەی چارەسەر نابی دەبی لە سەرەتای ساڵێەوە حکوومەت ئەنجومەنی وەزیران بڕیاری دەرکرد کە لۆ وانەی زیادە 3000 لۆ دوبلۆم و 4000 لۆ بە کالۆریۆ سەرف بکرا بەڵام لەو کاتەوە کە بڕیار دەرچوو هەتا ئێستا کە لە وەزارەتی پەروەردە ئەپرسین بەخۆشم چوومە وەزارەتی پەروەردە لای مدیر حساباتی وەزارەتی پەروەردە لە سەرەتای ساڵەوە هەر ئەرێ هەفتەی داهاتوو. ئەمڕۆ 3 مامۆستا لێرە بووین بەڕاستی 3 مامۆستا و بەڕێکردنی نزیکەی 300 تەڵەبە و مەکتەبی 12 پۆلی گەلێک زەحمەتە ینی ئەوەی توانیمان ڕامانگرتن هەر ئەوەمان لە دەسەڵاتدا بوو لەوە زیاتر ئێمە پێمان ناکرێت ئەوەندە تەڵەبە ڕابگرین بۆیە داواکەین کەەوە مامۆستای اختصاسمان بۆ بنێرن. جگە لە قوتابخانەی دوانەوەندی نزاریە لە بەشێکی تری قوتابخانەکانی برادۆستیش گرفتی کەمی مامۆستای بابەت هەیە. ئەمەش وای کردووە خوێندکاران لەوانەکانیان دوا بکەون بە تایبەت خوێندکارانی پۆلی 12ی ئامادەیی. وڵات حەسەن کورسات نیوز برادۆست.